خۆشەویستانم سڵاتان لەبێت لە پرۆگرامێکی دیکەی با پابند بین لەگەڵتانە بەردەوامین. ئەم ئێوارەیەش میوانداری دکتۆری خۆشەویستمان کردووە لە پرۆژەی پەلەچارەوە هاتوون لەگەڵمانان ئەم ئێوارە لە ستۆدیۆ. ئێوەی ئازیز و خۆشەویستیش هەست پرسیارێکتان هەیە دەتوانن لە بواری پسپۆڕێکی خۆیاندا پرسیارەکانتان ئاراستە بکەن و ئەوانش بتوانن تاکو بتوانن وەڵامتان بنەوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 320 82 00 یاخود 053 320 54 57 پەیوەندیمان پێ بکەن و تاکو ئێمەش بتوانین ڕاستەوخۆ وەڵامتان بینەوە. دوو پزیشکی میوانی ئێمەم ئێوارە یەکێک لەوانە دکتۆر هونەر عەبدوڵڵایە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی دڵ. دکتۆر هونەر زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. یەکێکی دیکە خاتوونی ئازیز دکتۆرە تارە عەلیە پسپۆڕی نەخۆشیەکانی گەشەی مناڵ و خۆراک. زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵم کەم ئێوارە لەگەڵتانە لێرەم و لەگەڵ ئەوەشدا ئەمێ بزانم پرۆژەی پەلەچارە بە چی گەیشت و هەتاکو ئێستا خەڵک پەیوەندی ئەکات. بەڵێ بەردەوام پەیوەندی ئەکەن و پرسیاری خۆیان هەیە لەبارەی ئەو نەخۆشیانەی خۆیانەوە کە پێوەی دەناڵێنن. زۆر باشە دکتۆر هونەر ئەگەر عەزێت نەبێت کەمێک دەنگیشت بەرزکەیتەوە سپاس دەکەین. دکتۆرە تارە پەیوەندیەکان بۆ تۆ چۆنن هەرتا ئێستا دایکەکان پەیوەندیەکان بەڵێ بەردەوامن وەلەوتر بڵین لە هەفتەی داهاتوە بزانین ئەگەر ئایادەویست شارەکان کرایەوە نازم پەیوەندیەکان ئەمێنیان نا بەڵام تا ئێستا بەردەوامن چونکە بڵین بەڕاستی زۆر پرسیار هەیە کە لە گەشە و خۆراکە زۆر جار پێویستت بەوە نییە بچیتە عیادەیەک یان بڵین بچیتە لای دکتۆرێک تەنها مەسەن پرسیارێکەکە لەسەر جۆری شیرێکە لەسەر شتێکە لە بەرەو پەیوەندیەکان تا ئێستش زۆرن و بەردەوامن. هێشتا ساخت بێت. زۆرترین و پرسیارانی کە دایک و باوکان دەیکەن لەسەر گەشەی مناڵەکانیان چین یاخود مەبەستمان لە گەشەی مناڵ چییە؟ بەڵێ گەشەی مناڵێ من بەستمان لە چیم بەستمان لەو لە کێشی مناڵەکەی ئەنی بڵێن ئەوەی کە بواری منەگرێتەوە بەستمان لە کێشی مناڵەکەی چکە گەشە بڵێن چەند بوارێکی هەیە ئایا کێشی مناڵەکە زیاناکە ئایا باڵاکەیەتی یان مەبەستمان لە گەشەی جسمی مناڵەکەی کە پەیوەندی بڵێن بە هۆرمۆناتەوە هەیە و دواتر پەیوەندی بڵێن بە مڕاهقی و فترەی ترەوە هەیە بەڵام ئەوی پەیوەندی بە بوارەکەی منەوە بێ بڵێن گەشەی بڵێن مناڵ بەستمان لە گرۆثەوەتە یعنی بڵێن کێشی مناڵەکە لەگەڵ تەمەنەکەیە کێشی باڵێ مناڵەکە لەگەڵ تەمەنەکەیە بەتایبەتی کێشەکەی مەبەستمان لەوەیە. کێشانەی خۆراکیشکە هەندێک لە دایک و باوکەکان ڕەنگە نەزانن مناڵەکانیان کامە وەکو ئەڵێت خۆراکی پێکەوێت یا کامەی بۆ باشە کامەیان زیانی پێگەێنێت و یان کێشی قەبزی و کێشی مناڵەکەی بۆ دروست دەکات. زۆر سپاس دکتۆرە تارە. دکتۆر هونەر سبەین یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە بێگومان پرسیارێکی زۆر دروستە بێت لەسەر نەخۆشیەکانی هەناوی دڵ یاخود کێن ئەوانەی کە پێویست دەکات ئاگادار بنەوەی کە بە ڕۆژوو نەبن یاخود ئەگەر بە ڕۆژوش بوون چۆن بە ڕۆژوو بن. بەڵێ وڵات بە پێی نەخۆشیەکانیان دەگۆڕێ ڕاستەکەی بە نسبەت مەسەلا ئەو نەخۆشی ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە کەسێک ئەتوانێت کە نەخۆشی شەکرەی هەیە و بە ڕۆژوو بێ کە یعنی ڕێژەی شەکرەکەی کۆنتترۆل بێ و چارەسەرەکانی بەڕێک و پێکی بەکار بهێنێ و ئەو چەند مانگەی پێش و تووشی دابەزینی شەکرە نەبوو بێ یان بە شێوەیەکی زۆر شەکرەکەی دابەزی بێ یا 3 مانگ پێشەوە شەکرەی ناڕێک بوو بێ یان ئەو کەسەی کە شەکرەکەی زۆر یعنی بەرزی و نسبی هەیە ئەوە ناتوانێت بە ڕۆژوو بێ و بەنسبەت ئەو کەسانی کە ئەنسۆلین بەکارهێنن ئەگەر لە بەنسبەت ئەو کەسانی کە جۆری یەکەمن لە نەخۆشی شەکرە تۆزە لەوانەیە بۆ ئەوانە ناڕەحەت بێ ئەگەر بەتایبەتی ئەگەر 2 جار 3 جار بۆ 4 جار ئەنسۆلین بەکاربێنن لە ڕۆژەکە ئەوە ناتوانێت بە ڕۆژوو بێ و ئەگەر ئاکامەکانی نەخۆشی شەکرە لەسەری دەرکەوت بێ وەکو لەسەر گورچیلە یان لەسەر چاوی ئەوە هەم بە هەمان شێوە ناتوانێت بە ڕۆژوو بێ و ئەگەر لە کاتێکە ئەگەر بە ڕۆژوش بوو کەسێکە شەکرەی هەبوو ئەبێت لە چەند ڕۆژی یەکەمان زۆر بە شێوەیەکی ڕێک چاودێری خۆی بکە و فەحسی شەکرەی خۆی بکە. بەڵێ ئەو بۆ شەکرە و بۆ ئەوانی تریش ئەگۆڕێ مەسەلەن بۆ کەسێکە نەخۆشی گورچیلەی هەیە یا نەخۆشی دڵی هەیە ئەگۆڕێت
مثلا ئەو کەسێکە نەخۆشی ئەگەر گورچیلەی هەبوو ئەگەر ئەوە نەخۆشەکانی گورچیلەکاری کرد بۆ سەر ئیشکردی گورچیلەی ئەوە بەپێی دەرەجەکەی پزیشکی خۆی ئاگاداری کردوێتەوە باشە باچنە لای پەیوەندیەکانیش بابزانین ئەوان پرسیاریان چیە لەسەر ڕەمەزان یاخود پرسیارەکانی دیکە بەڵێ دایکی باوانمان لەگەڵا لە بازیانەوە ئەم کاتە باش زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم سپاس دایکی باوان بە خێراتی میوانەکەنە وڵات پرسیارێکم هەیە بۆ دکتۆرە تارا مناڵەکەم تەمەنی 7 مانگە لاریکمەنیشایەتی بۆ ڕێی هەناسەی تەستە ئەتوانم خواردنی بەمێ ئەفوچی هەیە جملەی نەبوو دایکی باوان بێ زەحمەت ئەگەر دووبارەی کەیتەوە لاریکمەنیشای هەیە بۆ ڕێی قورگی تەستکە بەڵێ ئەتوانم خواردنی بەمێ باش ئەتوانێت چاوەڕێ بە وەڵامە دەیاتەوە دایکی باوان پەیمانخانمان لەگەڵە لە سلێمانیەوە بەڵێ ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەخواخە زۆر سپاس بێ زەحمەتی مناڵێکمان هەیە پرسیارەکەم بۆ دکتۆرە تارایە مناڵێکمان هەیە 2 ساڵ و تقریبا 3 مانگە بەڵێ باڵای 83 سانتینە باڵای 83 سانتینە فەحسی هۆرمۆنات پشتمان بۆ کردووە هەمووی طەبیعیە بەڵێ پرسیارەکە ئەجا نازانم ئەبێ باڵای کورت عنکە وەزنشتی تقریبا 12 کیلۆیە بەڵام هینە کوڕیان کچە وەڵام کوڕە باش باڵی گیان هەرو پرسیارەمانە بەفاقە سپاس پەیمانخان بۆ پەیوەندیەکەت شوێنێمان لەگەڵە لە چوارچاوە شوێنەخان ئێوارەت باش ئەم کاتەوە باش بەڕێزم ئەم کاتەوە باش زۆر سپاس بەهێز سپاسەکەم بێ زەحمەت کچارنە دکتۆر هەیە فەرموو دایک و باوکم شەکرەیان هەیە سێژەمەش حەتی شەکرە ئەخۆن وتم ئەتوان بە ڕۆژوو بن دکتۆر هونەر هیچ پرسیارەکەت هەیە ئەنسۆلین بەکار ناهێنێ نا ئەسۆلی بەکار نانێ حەب بەکارێنێ شەکرەکەیان جێگیرە یان زۆر ناڕێک و بەرز باوکم جاروبارە گەستە 500 بەڵێ ئەی دایکت دایکیشم هەتا 200 ئەڕوە بە تەئکید باوکت شەکرەکەی زۆر بەرزە ئەویان زۆر زەحمەتە بتوانێ بە ڕۆژوو بێ و دایکت لەوانەیە ئەو ئەگەر بەڕێکی و لەگەڵ پارێزی بکات ئەگەر حەقەکەی نەخوا دایکم لەشی ئەلەزێت یعنی سەری گێژە خوات و ناتوانێت زۆر هەڵس و ڕواکی بێت کەواتە باری تەندروستی جێگیر نییە کەواتە شەکرەکەشی تەسیری لەسەری هەیە کەواتە لەوە ئەچێ زەحمەت بێ بۆ ئەو بە تەمەنی چەندەیە دایکت 31 ساڵە هەردوو پیشان زەختیش و شەکرەشیان هەیە بەڵێ ئەو لە کاتێکە ئەگەر زەختیشی هەبێ یان نەخۆشی دڵی هەبێ یان نەخۆشی گورچیلەی هەبێ یا ئاکامەکانی شەکرەی لێ دیاری یابێ ئیتر لەسەر چاوی لەسەر گورچیلەی ئەو زۆر زەحمەتە بتوانێت تۆزێ بۆ بەتایبەتی باوکدەوە ناتوانێت شەکرەکەی زۆر ناڕێکە بەس دایکت ئەبێت جارێکی تر ببینرێتەوە ڕاستەکەی فەحسی بۆ بکرێتەوە دکتۆرێک لەو کاتێ بەپێی ئەو فەحسی ئەو کاتە قەراری لەسەر بە زەحمەتە چاوەڕێی وردەکاری دیکە بە شوێنەخان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فەریقمان لەگەڵە لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش کاک فەریق بەخێراتی دکتۆرەکەم زۆر سپاس لەگەڵ دکتۆرەیە سپاس بۆ تۆ زەحمەت پرسیارێکم هەیە لە دکتۆر هونەر فەرموو وەڵایی من خۆڵک و جێتکەوانم زۆر ئەیەشێ بەردەوام ئەیەشێ بنکیشم جارجار ئازاری هەیە بەس ئارەقێکی زۆرم کردەوە لە بەیانیەوە ئایا ئەوە پەیوەندی بە ئێتیاباتی سنگەوە هەیە سنگی ئێشێ سنگە دێشێت جارجار سنگمە ئێشێ جارجار بەس ئەی کۆکە هەیە کۆکە کۆکەم نەوەڵا کۆکەم نییە کەم کۆکەم ناوەڕاستی سنگە دێشەیان ناوەڕاستی سنگم بەڵێ بەڵێ جاری وا هەیە لەگەڵ هاوکردنی قورگ و لوت و ئەمانە و جاری وا هەیە جۆرێک لە هەم هاوکردن ڕۆئەیە لەگەڵ لە سنگیدا یا جۆرێک لە یعنی هاوکردن ڕۆیە لە سورێنچکیشە ئازارەکەی هی سنگی بێیان هینی ئەو سورێنچکی بێ ئەبێ چارەسەری وەرگێ هی دژە بەکتریا وەرگێ و هی ئازاریش وەرگێ بزانی چۆنە بێ ئەگەر باش نەبوو ئەو کاتا بێ جارێکی تر دکتۆر بیبینێتەوە سپاس کاک فەریق بۆ پەیوەندیەکەت چاوەڕێی وەڵامی دکتۆر هونەر بە بەڵێ
دایکی مردینمان لەگەڵە لە ڕانیەوە دایکی مردینێوارەت باش بەڵێ دیارە پەیوەندێکت ئاخراوەتەوە دەچینە لای وەڵامی پرسیارەکانمان دکتۆرە بەڵێ خۆزەمەوە یەکەم دایکی باوان بوو تەلەفۆنی کردوتی حوت بەس نەمزانی کوڕیان کچە الحاصل مناڵەکەی حوتمانە مشکلەکەی لارن جۆمەلەیشیان بەسمان لەوەیە بڵین بۆری زیاتر پەیوەندی بەشێکی سەرۆی بۆری هەناسەیەتی کە تەسکە ئەوە حاڵەتێکی طبیعیە و لە هەندێک مناڵمان هەیە کەم حاڵەتە ڕوئەیە هیچ پەیوەندی بە خواردنەوە نییە لەبەرەوە طبیعیە ئەتوانێت خواردنی بات هیچ مشکلەمان نییە چونکە بڵین تەسکێکە یان ئەوەی کە بە تەواوەتی گەشەی نەکردووە بۆری چۆنەڵی خواردنی نییە سوورێنچکی نییە زیاتر بەشی سەرەوەی بۆری هەناسەیەتی لەبەرەوە ئەتوانێت خواردن دەست پێ بکە و بێگومان بێ هیچ مشکلەیەک خواردنەکەی باتێ ئەوی تریان نازەم ناوی چی بوو تی کوڕێکی هەیە 2 ساڵ و 3 مانە پرسیاریەوەی کردی 12 کیلۆ 83 سانتیمەترە کێشەکەی باشە خراپ نییە بەس وایە تۆزێ باڵاکەی کەمە بۆ ئەم تەمەنەی خۆی بەس ئەویش ئەوەیە ناتوانین بڵێن ئێستا مادەم زۆر کەمەکەواتە ئەمە تەواو بڵێن هیچ مەجالی تیانە چکە تۆ هێشتا تەمەنی کەمە ئێمە تا تەمەنی 4 ساڵی ئەڵین مناڵ بە شوێن کێشی خۆیان ئەگەڕێت لەبەرەوە کەڕەتێک زۆر زیاکە کەڕەتێک کەم زیاکە ئێمە زیاتر سەیری چیەکەین سەیری ئەواکەین ئایا تۆ لە 3 مانایان لە 6 مانە ئەو مناڵە چەندێک زیاد ئەکات نەک ئەوەی کە یەک جار بڵین حسابی بۆ بکەین بڵین وڵاتەوە ئەمە باڵای تەمەنەیە ئەتوانیت بە سیستەمی خۆراک یاخود هەر ڕێگەیەکی دیکە هەبێت وا بکەیت باڵای مناڵەکە زیاد بکات بێگومان دەوری هەیە بێگومان دەوری هەیە بۆ لەبەرەوەی تۆ هەندێک مناڵمان هەیە نظامی خواردنەکەی باش نییە تۆ ئێمە بڵین بەچی گەشاکە مناڵ بە چۆنەڵی وردی لە خۆراک و گەورە خۆراکمان هەیە پێوترێت کە کاربۆیدرات و پرۆتین و چەوریە لەگەڵ ڤیتامین و کانزاکان ئەبێ مناڵ لە ژەمەکانی ئەم شتانە وەربگرێت بەڵام بەداخەوە ئێستا لەم کاتانی ئێستاە بڵین وای لێ هاتۆ مناڵ بەسەری کردوتە سەر پسکیت و جبس و نەستە لەو بابەتە ساردەمەنی غازەکان کە هیچ شتێکی خواردنەکە هەمیشە پزیشکەکان ڕێنمایی دایکانەکان ئەڵەن کە بانەی خۆنیان زیانیان پێگەێن بە کێشیان باڵایان بێگومان چکە تۆ چی لێت مناڵەکە مەسە بڵێن تۆ سعات 12 نانی نیوەڕەوە خۆن مناڵە چه سعات 11 شتێک ئەخوات ئەیخوات بێگومان مناڵەکە سعات 12 هیچی بۆ ناخرێت کەمە عیدەی ئەگیرێت کاتێکێک لەو ڕێنمایانەی کە زۆر زۆر زەڕوریە ئەڵێن سعات و نیوەک پێشنان خواردن با مناڵەکەت هیچ شتێک نەخوات زۆر جار مەسەڵەن ڕێکەوە مناڵەکە فعلا قەینا هیچ ناخوا بەس نانەکەش ناخوا بەس دوای ئەوە دایکەکە چێکات ئەڵێ مادەم نانی نەخوارد دێ لە قەینا با کێکێک بخوات یان پسکیتێک بخوات ئەوەش لایەنێکی ترەوە دیسانەوە زۆر زۆر هەڵەیە چوە ئەگەر تۆ ئەم شتانەیمە ئەگامان لێنە بێ وردە مناڵەکە بەرەو چیڕوا بەرەو بەدخۆراکی ئەڕوات کە تەسیرەکاتە سەر کێشەکەی و دواتریش تەسیرەکاتە سەر باڵاکەی چکە بەدخۆراکی مزمین خاستن لە 4 ساڵی یەکەمە ئەبێتە هۆیەوەی مناڵەکە وردە ئیتر باڵایشی لە گەشەکردن بوەستێ کەواتە خۆراک خواردن لە 4 ساڵی یەکەمە زۆر زۆر ئەساسیە ئاگادار بین چەنێ خواردنی ئەیێنی ڕێژەکەی چەنە و چی ئەخوات تۆ ئەبێ مناڵ شتێکی بیتێ ئیسفادەی لێ بکات نەک شتێکی بینێ تێری بکات ئێمە تێربوونمان نایە لە مناڵە ئێمە شتێکمانەوە ئیسفادەی لێ بکات زۆر جار وڵات دکتۆرە ئەوە ناخوات یان ئەوە ناخوات بێگومان بە خۆی پێوەگرتۆ بۆیە نایخوات یان بێگومان بە تۆ نانی نەخواردو فێری ئەوەت کردووە دوای مادەم نانی نەخواردووە شیری ئەیە تێبیخوات کەواتە ئەم وشیارە دایک و باوکان چۆن بیزانن هەندێک دایک و باوک ڕەنگە ئەو وشیاریان نەبێت نەزانێت چۆن سیستەمی خۆراکەکەی ڕێگەخات ئەوە ئەکەوێتە سەر پزیشکە بەڕێزەکان کەواتە ئێوە ئەبێت چی بکەن لەو کاتەیە خۆی بڵین یەکسەر ئەکەوێتە سەر پزیشکەکان ناکەوێتە سەر پزیشکەکان چکە ئێمە بڵین هەر مناڵ کە لە دایکە بێت سەردانی مەڵبەدەن تەندروستیەکانەکەن بۆ کێش و باڵا و لوقاحات لەو ئەوانەی کە لە مەڵبەندە دروستەکانن کارمەند ئیشەکە ئەو کارماندانش ڕاهێنانیان لەسەر پێکراوە لەسەر خۆراک و لەسەر گەشەی مناڵ ئەو دایکە ئەتوانێت لە مەڵبەندە تەندروستەکەی خۆیەوە دەست پێ بکات چی بم بە مناڵەکەم چی بکەم بەڵام بەداخەوە گوێ لە کێگرێ لە دراوسەکەیان لە نەنکی لە نازانم یەکێکی تر گوێگرێ لەبەرەوە بڵین ئەو مەشاکیلانە دروستە بێت کە بڵین کە کاتێک گێتە لای تۆ مناڵەکە چکەمە کاتێک مناڵەکە بینین کە مشکیلەکەی هەیە نەک مناڵێکی ساخمان بۆ بێت و مشکیلەی نەبێت زۆر باشە دکتۆرە تارا سپاس بۆ وەڵامەکان بەر لۆی بێمە لای تۆ دکتۆرە هونەر دەچین لای کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە دهۆک فەرمووە پێکۆبینەری بین قۆناغا هەفتەیە لەسەر ئاستێ پارێزگەها دهۆکێک و ژیان بەرەف نۆرمال بەرەف ژیانێکە عادی بچیتن ئەوە بابەتێ هەرە سەرەکی بوو طبعا بۆ زانین بۆ هاوڵاتیان خۆشتەویین پارێزگەها دهۆکێ
همی حاضری هاتی نکرن و همی او بابت بحث هاتی نکرن همی او گروپ و خلکی کو پدوی جیانوان آسانکاری بو بیتا کرن بو کار وان بو شول وان همی محاضری کریه وقتی قایم قام و قضایت ما و باجرت محاضر بن و آماده بن انشاءالله هم در را گهینیم زیترین وقت در اداره پارزگاه وان جهاجی را گهینیم یادی بابت که کو احتمال گله که گرنگ هم بحث لیب کن اوجی بابت دوهی شوه بو و احتمال الميديا السوشيال ميديا نافخلکی دا گلک بحث لهاته کرن وکو اداره پارزگاه پراستی ما روژا از بریم 3 روژا برینگی کنفرانس که روزنامه‌وانی از بریم هل ویجهی بو ما بحث کرد که هم جلوی چند دانه بو اینو او بریارا مجینه بو بس هر حال تشتاک بود چوب الویره ناو اداره پارزگاه ناو جورا اپراسیونا پارزگاه اندهو که هم داخازا ساخی و سلامتی بوان کسی بریندار بوین راست جی جمارا وکو جماره گلک بون بس براستی جی جماره هر ازور برینت گله سفک بون هر زی چه بون امال اوید دیجی کست خسته خانه و نمایه همید باشند و درکتین کست خسته و نمایه بس جه داخله براستی جی ناو اداره پارزگاه ناو لجنا امنی ناو جورا اپراسیونان هم داخازا لبورینش وان کساتی نوید که بریندار بوین و داخازا لبورینش خلکی خود که نوید بجدار نبوین توی فوضا دوهی دا و براستی جی هم بجنوی خلکی او فوضا درست کری جه داخله پیشبینی هم او نبو و بل من نبو محجویجی نکر بو بریارا مجی نبو برنامه مجی نبو بس هر حال تشتک بو ریدای و دوباره از بجم یعنی از داخازا لبورین شوی خلکی کو پابند بو و پیگیر بو از داخازا لبورین تیم او کس نینراتی ها خلکی پارزگاه ها دهو که ناکن اوید او فوضا درست کرین تایبتی اوید تقه کرین و او قلبالغا سر جادا درست بوی راست جه دلخوشیامه بو که کیسید ما تمام بون بس بروجا 2 روزا 3 روزا بری هنگی من گود بو احتمال های 2 ساعت دی 20 ساعت دی 2 روزا دی کیس در کبن دهو که و جهد دیجی وصا در کد از بجم وزارت اعلان جی کر هر وصا در کد ویروس چه سنورا نزانید تو نشی سرکفتن پراگهینی سر زندوره کی آن سر ویروس کی کب چاوا و میکروسکوپ آجیناه تدیتن و وصا در باز بیتو بلاو بیتن پرنگی عجیب غریب یعنی احتمال الصين و ووهان هزاران کیلومترش امریکا دیره به سحکن روشا امریکا برف چه چو 45-46 هزار کسیت مرین نزیکی 800-900 هزار مرو باید توش بو نوید فرمی از هر ده بجم بدوی هم خوب پارزین قناغا بهتن بر پرسیارتی مسئولیت یا مشترکه هفت پشکه اگه خلق کاری منکت خلق خونه پارزیتن خلق دستکش و دستگور کنه کتا دست خو خلق خودیری ایک نکتن خلق هاش خونه بیتن براستی هم نشین خلقی پارزین اگر او تصرف شویدی تمثیل سلوک و رفتار خلقی بکتن گلک آب زحمت اس آن غیری من بشید بی خلقی بپارزیتن بدوی خلق هاری خوب کد دامشین هاری خلقی بکن برنده جوی گاوه او بر پرسیارتی همین سر ملید من ما هم بر پرسیارین هم مسئولین هم ناروینش مسئولیت بس بدوی جی خلق جوی بر پرسیارتی و مسئولیت راکتن هاری مبکت چی تا تکسی دا و اول بر بیتن ماسک و دستگرگ بر بم و خوب پارزیتن چی تا مارکت و بس جه داخل از گل خلقیت بینم اف التزامنی نه سویکی اول گرتی مگل ایجاجی گوتی چید بید تأثیر التال من یدی نکتن بس او ویروس بلاو بیتن کسو کارت ما اوید دان عمر اوید ایش لهین او ده بنا قربانی من و تاو یدی که ما التزام نکری بدوی هم التزام بکن و او بابتا که ما ترسی داره و وی جدی جی بحثتی تاکرن چید بید حیوانه ده پیلک و دیا وی ویروسی الگل پرسی و عادی تیکل بیتن که وضعی گل آلوز کتن سر آست دنیای باشه اگر دنیا پیشکفتی نشیا چه علاجی ببینید ام بو چی خونا پارزین ما چه کیدی هیا
همی ولات دنیا جه هر افچکت دستی دا بو خلکیش ایکو دو دیر کن وان رنماین تندرستی جیب جب کن هیوی دارم خلکی مهاری کار بید الجاره کادی بیجم او روشا شویدی چه بوی تمثیل مناکتن هر کسی که کر بیتن بری همی از تحمل مسئولیت کم ام وکو اداره پارزگه وکو جورا اپراسیونا وکو لجنامنی ام همی تحمل مسئولیت کن خلطی ایک بو چه بوی نابید دوباره بیتن پیدوی خلجی هاری کار بیتن و پراستیجی ام گل دانه بوین که او چند چه بوی مدویا ام سپاسیا تیم تندرستی و هزین امنی بکن جه داخل صورت که نه جوان هات دان بو دهو که و بو او سپاسیا هاتیه پیشکش کرن من بری وگاویجی بحث بیان وزارت کرد او گلک ها گرنگه او بیان وکو خوبه تجیبه جه کرن ملدهو که جه همی گاوا هول دا که بریارن حکمت وکو خود جیبه جیب کن و التزام پیب کن بو برجواندی ها خلکی نبود چتشتدی طبعا بو معلومات او حالات درکتی جی دیفچونه که باش تتکرن و راست پزیش که دکتر نزار ده پتر تفاصیل داده و ام کار خود بردوام کن او رنماین که مهین ده جیبه جی کن هندی ما پیچه بیتن ام ده آسانکاری ابو خلکی کن بس هندی ما پیچه بیتن جی ام ده خلکی خو پارزین اکی ام خلکی که عجز کن ام بشینین ام بریارا سر جیبه جیب کن تکای مزاده سر منکن و پیدوینا کتن خو پیشاندان بنکرن اف بریارت ام دین بوونه بو برجواندی آوه بو خدمت آوه اوه نجی هنده اکو ام بریکانل گله اکو دو بکن کی ده زیتر پتر جهاوه کت و کی ده پتر خونزی کی خلکی کت یا ما اونی نپراستی ما ساخلمی خلکی بو ما گله که گرنگه و کی ما گوتی اف کیس در کتی جی دکتر نزار ده پتر تفاصیل داده و کو اداره پارزگی هم ده بردوام بین بەردەوام بینەوەی کە بینیمان کۆنگرێکی ڕۆژنامەوانی بوو کە ڕێنمایی بوو بۆ هاوڵاتیان بۆ هیوای کە جێبەجێ بکەن ئێمەش لەگەڵتانە بەردەوام بین لەگەڵ پزیشکە خۆشەویستەکاندا با بزانین پەیوەندیەکانی تر لە سەرچین و وەڵامی ئەمان بۆ جێبێت دکتۆر هونەر دوو پەیوەندیمان پێ کرا با بزانین ئەگەر لێرە وەڵامە درێتەوە شێنەخان باسەوەی کە دایک و باوکی شەکرەیان هەیە و باوکی شەکرەی زۆر بەرزە پێنسەی باوکی شەکرەی ئەوە ناتوانێت بەڕۆژە بێ بەس پێویستەکە سەردانی پزیشک بکە و پشکنینی تەواوی بۆ بکرێ و دەستکاری ینی ئەو چارەسەرەکانی بکرێ ئیزافەی ئەوێ یان گۆڕانکاری ئەگەر لەم کاتیان نەیتوانی سەردانی پزیشک بەسەر ئەومە ژمارەکانمان نووسراوە ئەتوانی هەموو کاتێ پەیوەندیمان پێوە بکە و بەس بەنسبەت دایکی شەکرەکەی زۆر بەرز نییە لەوە ئەچێ بە پارێزی و زائیدەن ڕێکردنەوەی چارەسەرەکانی لەگەڵ ئەوەشدا وتێکە دەرمانەکان نەخوات تووشی لەرزی نەبێت ینی ئەوە زیانی پێکێنێت نابێت دەرمانەکان نەخوا ئەبێ بیخوا بەس ئەگەر لە حاڵەتێکە ئەبێ هەڵسەنگاندنی بۆ بکرێ و پزیشکێک بیبینێ و بزانی ئەتوانێت بە ڕۆژ بێ ئەو یا ناتوانێت و کاکفەرێق قورگم ئێشێ و سنگی مێشێ يعني احتمال التهابي قرقو لقل شاصني التهابي كذبت بس جاري واش هي ترشي مع إذا أقريته بناسولين هم أزال للصني شاء دروسك احتمال واش هي بلا عزيزان أو أجر إما تتواني لرا بزيشك برزكان والله متانا دنو هاش برسياركيش أجر نتواني ريد والله بدريتوا إيوه دتواني للرجيج ماركاني خوانو كروجانا ماركاني أمان لا بروجي بلا شهر لسه شيء قالي كورسان الرد دتواني بيونديا بيوكانو تاكو دكاري دیکانی ورگن پیوندی تلفنی مان لگلا کاک حمید مان لگلا کاک حمید ام کاتو باش ام کاتو باش زور سپاس فرمو کاک حمید چی بسیاره کدی زور سپاس بخیراتی کام زور سپاس والله انا خوشی بردم کاک حمید اگر بأرك نبید لتلفونك تو جود لأيما بيت تلفزيونك كسكي بس ارجع شايف دكتور امين نخوشش كده خانية بله نخوش كم نخوشي شمية وشي كانم شكرا شمية وضبط توريش بله عادة معلم اگر كل من بروش الدنيا لا تشوفني بروش بيت أدعنا نخوشی درێژخایانی هەیە گورچی لێ هەیە کۆمەڵی نەخۆشیە دەڵێ دەتوانم بە ڕۆژم یاخودنا کاک حامید چاوەڕێی وەڵامی دکتۆر هونەر بە دەچینە لای فایزە خان
فایزە خانی ئێوارەت باش ئێوارە باش ئەم کاتەوە باش زۆر سپاس گیان بەخێراتنی ئەو بەڕێزانێتەکەم سپاس بۆ تۆ بە یارمەتی من تۆمڕێ نەخۆشیم هەیە درێژخایەن دڵە زەختە ئێسکەنەرمێکی زۆرم هەیە لەگەڵ ئەژنۆکان خوراون ئێوارە باش فایزە خان گرد سەڵتی تەلەڤیزۆنەکەت کەسکەی لە تەلەفۆنەکەتەوە گوێت لە ئێمە بێ سپاس دەکەین پرسیارەکەت بە ئێمە گەشت بە ئێمە دوت کە نەخۆشی درێژخایەنت هەیە فەرمووچی پرسیارەکەتێت دکتۆر هونەرچی بۆمەڵاتەوە لەگەڵ ئەوەیە دەبێت معدەم بڵێم زوو خێڵی پێم زۆر بێتاقەتی کردم ئازاری هەیە ئازارت هەیە فایزە خان ئازارم نییە ئازارت نییە نا هەر پێڵم پێم ئەگەر تەویەت قوڵتۆبێت یان دانەوێمەوە کە زۆری بلەو حاڵەتانەوە بێت تووشیەتەوە ناو قورگت ئەڵهێم دەکە ئەیەمەوە چی خواردبێت بەڵێ یعنی خواردن ئەگەڕێتەوە ناو قورگت بەڵێ هیچ پرسیارێکی دیگەت نیە فایزە خان والله بۆ ئێسکەنەرمەکەم لە ساعت حەتا و پێنجی لەشمی گرتوتەوە بزان چارەسەری هەیە باشە فایزە خان چاوەڕێ وەڵام بە کاک عەبدوڵڕەحمانمان لەگەڵا لە پێنجێنەوە کاک عەبدوڵڕەحمان ئێوارەت باش دکتۆر گیان باشم شکر زۆر سپاس زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان بەخێراتنی دکتۆرەکانەکەم زۆر سپاس وڵای دکتۆر گیان من خۆم شەکرەمە ئەمە یەک نەخۆشی دڵمەوە 3 ساڵە بە عیلاجی دڵەکانم خۆم گرتووە لەم 2 ڕۆژە چوومەتە لای دکتۆر خالی حەلێکیانی بۆ گۆڕیم وتی بە هیچ جۆرە ئەمێ نابێت بخۆی ئەوە 3 ساڵە من ئەو حەڵامە بەکارێنم دیارە پەیوەندیەکەی بچرا کاک عەبدوڵڕەحمان دیار ئازاری هەکەم بوو پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵا کاگاریان ئێوارەت باش زۆر سپاس بەخێراتنی میوانەکانیش دەکەم هەردێکتان جێشام زۆر سپاس خێزانەکەم نەخۆشی گوچیلەی هەیە چۆنەوەی ئەمەی بۆ کراوە بەردی هەبوو لە ناسوورە بەردەکەیان بە ناسوور دەرکرد دوایەوە ئەمەکە نازح نەبووە حاڵ دوای مانیەتت هەم ناسووریان بەخدە و قەسەریان بۆ دانا ئیتر ئێستا بۆ ئەم ڕۆژوو ئەتوانێت بە ڕۆژوو بێت یان نانی ئاو زۆر بخوا ئاساییە بەلایەوە ئاوەڵێ باشە کاگاریان سپاس بۆ بینیش ئازاریە بینیش ئازاریە ئازاریشی هەیە ئازاریشی هەیە سپاس کاگاریان سپاس بۆ پەیوەندیەکە چاوەڕێ وەڵام بە باکچینە لای پرسیارەکانیان وەڵامیان بیتەوە دکتۆر هی کاک حامید وتی نەخۆشی گوچیلەی هەیە و دڵی هەیە و شەکرەی هەیە وڵا ڕۆژوگرتن بۆ ئەو زۆر خۆشتە ڕاستەکەی چونکە هەم نەخۆشی دڵی هەیە هەم گوچیلەشی هەم شەکرەی هەیە هەر هەمیان کات لە یەکتری ئەەکەن فەقیرە دیەک نەخۆشیش نیانی نەخۆشی هەیە ئەم بە تاکید ناتوانێت بە ڕۆژوو بێ باشترە چارەسەرەکانی خۆی بەڕێکی بەکار بێنێ و ئەبەو شێوەیە چونکە لەوە ئەچێ خراپتر بێ لە کاتی بە ڕەمەزان و ڕۆژوگرتنە زیانی پێگەێنێ و فایزەخانیش بە هەمان شێوەوتی نەخۆشی دڵم هەیە و زەختم هەیە و ئێسکە نەرمە هەیە ئێسکە نەرمە ڕاستەکەی دەتوانێت چارەسەری بە ڤیتامین دی و کالیسیۆم و ئەوانە وەربگرێ و خۆی بەرەندانە بەرخۆر و ئەمانە بەس ئەوان زۆر مشکلەیەک نییە بەڵام نەخۆشی دڵی هەیە نەخۆشی دڵی هەیە ئەو نەخۆشی دڵی هەیە و پێما بێ وتیشی خواردن هێنمەوە بۆ ناو بڵێ ئەوە لەو چێت دەرەچەی بینی سوورێنچک و گەردەی شل بێ ئەو کاتێک کا خۆی خوار ئەکاتەوە تشی مەعیدەوەیان خواردنەکە ئەگەڕێتەوە ناو سوورێنچک و پێی ناڕەحەتە بێ پێی زۆر جار حەز بە تامی ناخۆش لە ناو دەمیان خواردن جاری وهەیە بەو شێوەیە بە پێی دەرەجەکەی لەوە چێت دەرەجەکەی ئەم تۆزە زۆر بێ پێویستەکان نازۆری بۆ بکرێ و
ئەو کاتە بینینی ئەوە چکە جاری وا هەیە وەکو فتق وایە لە لای گەدەیەوە یەتە ناو سنگەوە ئەوە احتیمال هەیە بەشێک لە ئەوەشی لەگەڵا هەبێ لە ئەمیشە چونکە لەگەڵی بورە هەر فایزەخان چونکە نەخۆشی دڵیشی هەیە تۆزە زەحمەتە بەس پێویستی بە چارەسەری تر هەیە و پشکنین و بە نازور و بە هەم دکتۆری زەحمەتەکە بۆچی بۆ ڕۆژەکە یاخود بۆ چارەسەر بۆ ڕۆژەکەشی زەحمەتە و پێویستیشی بە ینی لەوچێ نازور هەبێت دەچین لای پرسیارەکە عەبدوڕەحمان کە عەبدوڕەحمان ئەویش نەخۆشی زەخت و نەخۆشی دڵی هەیە و نەخۆشی شەکرەشی هەیە هەردوو مادەم هەردووکیان بەیەکەوە هەیە و ناتوە باشترە بە ڕۆژوو نەبێت چونکە زیانی پێگەێنێ باشترە کاک ئاریان وتی خێزانەکەی وەردی گوچیلەی هەبوو بە نازوریان بۆ دانا و جارێکی تر ئازاری هەیە ئەوە پێم وایە ئەویش هەر مادەم دیارە ئەوە چەند جارێک بەرد لەوە چەند جارێک دووبارە بوو بێتەوە بەردوو ئەوە بەردروستکردن و هەم ئازاریشی هەیە بۆ ئەو کەسانە زۆر زەحمەتە چونکە هەم لەوە ئەچێ بەهۆی ئەو نەخواردنەوە بەڕۆژنەوە احتیمال هەیە بەردەکان حەزمێ ینی قەبارەی گەورەتر ببێ زیاد بکە یا پێی ناڕەحەت بێ هەم ئازاریشی هەیە ناتوانێت بکە ئەو کاتێ ئازاری هەبێ هەم ئازارەکەشی زیاکە بەوەی کە ئەو نەخواردنەوە ئەوانە باشترە بەڕێی من بە ڕۆژوو نەبێت تەندروست باش بن سپاس بۆ وەڵامەکانە دکتۆر هونەر لەگەڵتانە بەردەوامە بین پاش ناوبڕێکی کورت. ئێمەشی لەگەڵ بێت ئەو چەپڵە ڕێزانەوەی دەستخۆشیە بۆ هەموو پزیشکە بە ڕێزەکان بوو دیارەوە هەموو کەسایەتی یاریزانە دیارەکانی ناو فیفا بوون سپاسی ئەویان کرد بۆ ماندووبوونتان دیارە ئەم ماوەیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆر ماندوو بوون ژیانی خۆتان کردە مەترسیەوە یەخوا لەشتان ساغ بێ و تەندروست باش بن و خوا بۆ ئێمەتان بێڵێت ئینشاءڵڵا لەشتان ساغ بێ. دەچینای دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە با بزانین پرسیارەکانی ئەوان چییە. دایکی محەممەدمان لەگەڵا لە کەرکووکەوە. دایکی محەممەد یاوارەت باش. السلام عليكم. عليك السلام. سپاس. دایکی محەممەد بەخێرتنێ بەڕێزانەکەم بێ زەحمەت. زۆر سپاس. فەرموو. والله بێ زەحمەت دوو پرسیارمەیە دکتۆر. بەڵێ. کتێکم مەعیدی چاوانەیە کە جلەردان بە ڕۆژۆ بێت فەساد ئەخێنی دێت ئەتوانێ بە ڕۆژوو نەبێت. دووەم پرسیارم کتێترمەیە گورچیلەیەکی نییە ئەو گورچیلەکەی تری ئیمتیازاتی زۆر هیلاتێکە ئەتوانێ بە ڕۆژوو نەبێ ئەوش. بەڵێ. هیچ پرسیارێک هەیە دکتۆر هونەر بۆی؟ وتی ئەو خوێن هەڵەیەنێتەوە بەڵێ کاتێکە بە ڕۆژۆ بێت بەڵێ ئەوەی یەک گورچیلەی هەیە ئیشی کرشکردنی گورچیلەی یعنی باشە ئەم گورچیلەی کە ماوە باشە دایکی محەممەد یان هەر کێشەی هەیە باشە دایکی محەممەد چاوەڕێ وەڵام بە دەچینە لای باوکی بەڵێ باوکی شیاو لە هەڵەبجەوە. الو سڵاوتان لێبێ. سڵاوت لێبێ باوکی شیاو. زەحمەت نەبێت دوو پرسیارمەیە وەڵا. فەرموو. وەڵا پرسیارێکم بۆ دکتۆرە بەڕێزانە زەحمەت نەبێ من بدەی دەساڵێکە بە تووشی کۆکەیەک بووم کۆکەم زۆر ئیزعاجە زۆر بەیانی کاتی نییە یعنی بڵێن کۆکەیەکی وشکە و ئیزعاج. پرسیاری دووەمیشم بدەی مانگێکە بێت لای سرم زۆر یەشەکە یعنی ئازاری هەیە.
یەک لای سەری یەک لای سەرت باوکیش والله هەلای ڕاستمە بەڵێ دڵتێکەڵاتنێ هەیە لەگەڵ یعنی ناوچوان و ئەوانەی پێوە ئێشێ لای یەک جارێک دوو جارێک ژاتر ناوچاوم بەڵام زیاتر لای سەرمۆیە بڵێ کەستان لەم ئایلێ ئێوە شەقیقە و ئەمانەتان هەیە نەخۆشی نەمبیستۆلیان نەوەڵە بەڵێ تاوشتیش نییە نەوەڵا تاوم نیە و فاقتشم کردو بەڵێ یعنی دەموچاو پێوە ئێشێ ئاوە بەشی لای بەشی پێشەوەی سەرێت نازیاتر بەس پشتی گوێمە بۆ سەر یعنی چۆنەڵێ لای سەرم لای ڕاستم جۆشە پێوەی نایەشێ هیچ فاسی گوێم کرد وەڵاوەتیان کەمێنتیاوی گوێ هەیە نازانم هەر ئەو لایە و هەر ئەو بەڵێ بەڵێ بەس کۆکەکە و تۆ بە کۆکەکە و زیان ناکە بە بۆن بە تەپ و تۆز بە ئەوانە والله حەق بەیانیان لە خەو هەڵەتم زیاتر کۆکم بەڵام ئەیتر تا ئێوارە لەگەڵ مایە تا ئەخەومە لەگەڵ مایە کۆکی زۆر لە خەو خەبەر دەکاتەوە ئارە والله لە خەو خەبەر مەکات جگەرای کێشی بەڵێ بەڵێ باشە باوکی محەممەد باوکی شیاو لە هەڵبجەوە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای شەیماخان لە سەی سادقەوە سلام علیکم زۆر سپاس شەیماخان نێوارەت باش سپاس من دوسێ جۆر لە خۆشی درێژخانم هەیە بودەم سیستە عملیاتیشم کردووە سێ جۆر حەزی سەخت ئەخۆم تاڵپێش تووشی شەکرە بووم چەوری خوێنم هەیە جیوبم هەیە ئێتە نازانم ئایا ڕۆژوو بۆ من باشە یان زیانی هەیە هیچ پرسیارەکە دێ دکتۆر هونەر بەڵێ یعنی باری تەندروستی لەم نەخۆشیانە جێگیرە یان زۆر خراپای بەڵام دەم زۆر وشکە بەڵێ دڵم زۆر بەپەرە لێ ئەدا بەیانیان لە کاتی ڕۆژویش زۆر ماندووەزم بێکمان علاجەکانیشی ئەبێت سێژەمە بێت بەڵێ باشە شەیماخان چاوەڕێ وەڵام بە باشە پەیوەندێکی دیکەمان لەگەڵە لاڤین خانمان لەگەڵا لە پیرەمەگرونەوە زۆر سپاس ئەم کاتەوە باش وڵاتی کتێکمان هەیە شەوانی زۆر میزەکا بەخۆیان مناڵێکیان هەیە و مناڵێک لاڤین خان بەڵێ 14 ساڵە مناڵێکیان هەیە 14 ساڵە و میزەکا بەخۆ ئەلو بەڵێ هیچ ساڵی میزەکا بەخۆ بەس ڤیتامین دی 8 ئەها بەڵێ باشە دەست بە ڕۆژە مشکلەی نییە نانا لە ڕۆژەوەی بینیەوە ئەی هەموو شەوێک وایە یان جارجارە هەموو شەوێک وایە بەڵێ باش لاڤین خان چاوەڕێی وەڵام بە تاکو دکتۆرە تاراوت وەڵامت باتەوە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای وەڵامەکانیان دایکی محەممەد لە کەرکووکەوە دوو پرسیاری هەبوو دکتۆر هونەر بەڵێ دایکی محەممەد وتی کچەکەی کە بە ڕۆژوو ئەبێ خوێن هەڵێنێتەوە ئەوە دیارە برینی دوانزەگرێ یان برینی گەدەی هەیە لەو ئەچێ پێویستی بە نازور هەیە بە تاکید لەوە کردە بێتیشی بەس ئەوە دیارە برینەکانی بەردەوام یان چالاکن و بۆیە هەموو کاتێ لە کاتی بە ڕۆژوو ئەوانە زۆر زەحمەتەوە ناتوانێت بە ڕۆژوو بێ و ئەو کشەی تریشی کە یەک گوچی لێ هەیە گوچیلەکەی تریان لا بردووە و التیهابیشی هەیە ئەوش تۆزە زەحمەتە بەردەوام سەردانی پزیشکیش کەواتە ینی التیابەکەی بەردەوامە و بەڕاستی ئەبێ بزانی کێشەکەی ئەوەی تریان بۆچی گوچیلەکەی تریشی لابراوە تۆزە هەم بۆ ئەمیش زەحمەتە بەڕۆژوو بێ یعنی لەوە ئەچێ زیاتر زەرەری بۆ ئەم زۆرتر بێ بۆ ئەویش وەک لەوەی بەڕۆژوو ینی بەڕۆژوو بێ لەوە چێ زەرەرەکەی بۆ ئەو زیاتر بێ باشترە زۆرتر ئەو بخواتەوە و ینی سەردانی پزیشکی هیچ ئەوەی تایبەت بە خۆی بکە و تاکیدێکی لێ بکاتەوە جارێکی تر ڕایی وەرگێتەوە زەحمەتە بۆ هەردووشان ئەوە مناڵەکانی ئەو باوکی شیا و وتی کۆکەیەکی بەردەوامی هەیە وتی جگەرەش ئەکێشێ لایکی سەری ئازاری هەیە وتیشی پێیان وتووە گوێ زۆر احتمال هەیە هەر ئازارەکەی هینی گوێی بێ ئەوە بۆی هەستی پێکار لەوێ بەس هی کۆکەکەشی هەم جگەرەش ئەکێشێ و احتیمالیش حساسەتی هەبێ ینی هەستیاری هەبێ و سیەکانی بۆیە ئەو کۆکەی بەردەوامە و چاکیش نابێ و ئەوە هەرچەندە بە تایبەتی پێویستە جارێکی تر ببینرێتەوە و پشکنینی تەواوی بۆ بکرێ و ئەو کاتە لە پزیشکەوە بەس لەوە ئەچێ ئەمە حساسەتی هەبێ زۆرتر و بەس ئەو جگەرە کێشانە بۆی جارێکی تر بۆی خراپە و باش نییە
باشترە جگەرەکەش واز لە بێنێ ئەو کاتە بزانێ هەر ئەمێنێت کۆکەکەی زۆریشە کۆکەکەی کە باسی کرد بەڵێ باشترە ئەو هیچ نەبێت جگەرەکە واز لە بێنێ ئەو کاتە بزانین چۆنە هەم پزیشکێکی ببینێتەوە باشترە بۆ ئەو شەیماخان لە سێ سادق باسیەوەی کەچەند نەخۆشیی درێژخانی لەگەڵا بۆ ئەبێت بە ڕۆژوگە والله ئەمیش کۆمەڵی نەخۆشی هەیە قودەکەی وتی سستە و زەختی هەیە و شەکرەی هەیە و چەند عیلاجێک وەرەگرێ بە زەختەکەی وتیشی دڵی بەپەلە لێە ئەوە دیارەباری تەندروستی جێگیر نییە بۆیە بەو شێوەیە ناڕەحەتە هەم بۆ ئەمیش قرسە چەند ئەم چونکە چەند نەخۆشیێکی بەسەرێکەوە هەم زەختی هەیە هەم شەکرە و ئەوانە پێویستی هەم بە پشکنی تر هەم جارێکتر دکتۆری تایبەت بەخۆی هەناوی بیبینێتەوە بەس باشترە بڵێ باشترە بە ڕۆژوو نەبێت لەوە ناچێت پێی باشە ئەمیش تەحملی بکە هەم لەبەرەوەی شەکرەشی هەیە ئەو تۆزە قرسە بۆ ئەو تاراخان باسی ئەو کەسانی کە پەیوەندیانە کرد باسی ڕۆژویانە کرد هەر ئەم پرسیارە بۆ تۆ ئایا ئەم دایک و باوکانی کە هاتاکو پاشۆ بە خەبەرە بەنیتر ئەم مانگی ڕەمەزانە مناڵەکانیشیان لەگەڵ خۆیانە بەخەبەرە بن و لەگەڵیانە پاشەوان نانەخۆن ئایا ئەم بەخەبەربوونی مناڵانە یاخود نەنووسنیان چی زیانێک بە مناڵەکانە گەێنێت یاخود لەگەڵ ئەوەشدا سیرەکەیت لەبەرەوەی کە خوان ئەو ڕۆژە خواردن بخوان دروست ناکەن مناڵەکانی ڕەنگە خواردن نەخۆن لەگەڵیانە ئایا ئەمە زیان بە مناڵەکانە گەێنێت؟ بەڵێ بێگومان بڵین تەسیرێکی زۆری هەیەەوە لەوە بڵین لەوە پێشیش بەهۆی ئەم نەخۆشیەوە بڵین زۆر زەرەر لە مناڵ کەوت بۆ لە بەرۆی تا کاتێکی درەن ئەخەوتن دووژە منان خواردنیان ئەفەوتا بەڕوانزانیشە هەمان شێوەیە بەداخەوەی عین بڵین زۆربەی زۆری بڵین دایکان و باوکان کە مناڵیانە بێت زۆر جار لەگەڵ خۆیانە ئەیهێڵنەوە تا پاشێ و بۆ بە حکمیەوەی ئەوان کە خەوتن اینجا مناڵەکەش بخەوێ و بۆی بە ڕۆژەکەش مناڵەکە خەبەری نەبێتەوە هەستان ئەوان دوای من بیدایەت باسمان کردمان مناڵ سێژە منان خواردنی پێویستە و زۆر زەڕوریە نابێ هیچ وەجبەیەکی بفەوتێ بە تایبەتی وەجبەی بەیانیانی ئێکە تۆ کەوتە حاڵەتێکی واوە بڵێنەوە کاتەکەواتە نانی بەیانەکەی ئەفەوتێ نانی نیۆڕۆکەشی ئەفەوتێ لەوانەیە هەڵەستێت ئایا شتێک بخوایان نەیخوات وەکو تۆڵی لەوانەیە خواردنێک ئامادە نەبێت ئەبێت چاوەڕێکە تا ئێوارەکەواتە تۆ ئەم مناڵە چی کرد تەنها یەک ژەمی وەرگرت لەوانەیە هەستێ لە خەو لە جیاتیەوەی بە شتێکی باش خۆی بڵین تێر بکات بە پسکیتێکە بە شتێکی تر دایکەکە بڵین تێریەکە لەبەری دایکەکەش هێزی نییە بچێت شتێکی تایبەت بۆ ئەمە ئامادە بکە کەواتە لێرە تۆ بڵین زۆر زەرەر لە مناڵەکە ئەکەوێت یان هەندێک هەیە مەسە مناڵەکە بڵین تەشجیع ئەبێ بەهۆی دایک و باوکەکە وڵا تۆش بە ڕۆژوو بوو من بە ڕۆژوو بە و بڵین ئەم جۆرە شتانە بڵین کە زۆر جار بڵین هەیە لە ناو عایلەکانە ئەمەش بەڕاستی زۆر زەرەر لە مناڵ ئایا بە تۆ مناڵ تەمەنی بڵین گەشەیە خاستن تۆ بیدایەتی گەشە لە هەر لە چۆن وەکو وتمان لە بیدایەتەوە هەتاوەکو تەمەنی بڵین مراهقی و دوای مراهقی کە بڵین نیزامێکی خواردنی باش زۆر پێویستە کە تۆ کەوتە ئەوەی بە ڕۆژوش بێت بڵین مشکلەکان خراپترە بێت یان وەجبەکانی بڵین خراپترە بێت بە شتێک خۆیان تێرەکەن کە ئیسپادی بن بۆ مناڵەکانیان ئاگیان لە تەندروستیان بێ هەم لە ڕێی خۆراکەوە هەم لە ڕێی نووسینەوە لاڤین خان لە پیرەمەگرون باسیەوەیکی کە مناڵێکیان هەیە من 14 ساڵە و هەتاکو ئێستا کێشەی ئەوەی هەیە کە میز بەخۆی دەڵێت وەلو کێشەکە بڵین لە ڕاستیە پەیوەندی بە پسپۆڕەکەی منەوە نییە بەڵام 14 ساڵ فعلەن تەمەنی گەورەیە تەمەنێکی هیچ گەورەیە بەس بەوەش حساب ناکرێت بڵین تازە لەوا بێ بە طبیعی بێت طبیعی نییە بێگومان طبیعی نییە ئەبێ بزانن مەسەن ئایا سەردانی دکتۆر بکات ئایا مناڵی هیچ مشکلەیەکی تری نییە ئایا ئیلتیهاباتی نییە ئایا بورچیلەی تەواوە ئایا سببێکی مەسە مشکلێکی دەرونی نییە کە ئایا ئەم مناڵە بڵین ئەم دەرونی تەسیرەکاتە سەر مناڵەکە بێگومان تەسیری تەرکیز نەکردنی ئەو لە کاتی نووستنە تەسیری تەمەنەکەی زۆرە 14 ساڵ بڵین مادەم وایە ئەبێ مشکلەیەکی تر هەبێت ئەکی شتێکی لە دواوەیە وتیشی ڕێژەی ڤیتامین دیەکەی هەشتا ئەو پەیوەندی نیە بە میسکردنەکەیەوە بەڵام ڤیتامین دیەکەی زۆر کەمە زۆر کەمە بێگومان لەبەرەوە باشتر وایە بڵین عیلاج وەربگرێ بۆ ڤیتامین دیەکەی باشە سپاس دکتۆرە چارە دوو پەیوەندی دیکەمان لەگەڵم دوو پەیوەندیش وەرەگرین با بزانین کاک جەبارمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک جەبار ئێوارەت باش هەموو کاتێکیەوە باش زۆر سپاس فەرمووچی پرسیارێکت هەیە کاک جەبار زۆر سپاسی و دوو دکتۆرە بەڕێزاکەین بە خێراتی میوانەکەتانەکەین سپاس بۆ تۆ عەفوەڵات پرسیارێک مە بۆ ئەگەر زەحمەت نەبێت لەم ڕۆژانەیە لەگەڵ یەک دوو برادەرا لە شوێنێکا وەستا بووین باسی زەختمانە کرد زەختی ئینسان یەکێک لە برادەرەکانی ژووتی ئەگەر بە پێوە بۆستی لەپی دەست بە پێوە بۆستی لەپی دەست بنی بە دیوارێک و زەختی لێ بکەیت بۆ ماوەی 6 چرکە واتە دەقەیەک دوای ئەوە ئەتیادی ڕێک ببیتەوانێ ئەگەر دەسێ ئەتیادی خۆی بەرز بۆوانێ یعنی چۆنەڵێ بەرز بۆ گۆشەینەوە ئەوە زەختە ئەگەر بەرزیش نەبووانی ینی ئەتیادیە ئایا شتیوە هەیە وتم ئەگەر
عجلنا بيوتي للدكتوري اختصاص ولا مقرد نظام مشكي وحياة باشە کاک جەبار سوپاس بۆ پەیوەندیەکە چاوەڕێ وەڵام بە دەچینە لای کاک محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک محەممەد یاوارەت باش هەموو کاتی باش زۆر سپاس سپاس بۆ تۆ پرسیارێک پرسیارێکم لە دکتۆرێ فەرموو من ئەگەر مەخسە بدەن تا مەخسە بێتما سەر بەر دەکەمەوە بۆ حەوا بۆ سەرەوە سەرم جێژە خوا بەڵێ سەخەیکە کەوم بەعەرزە دووەمیش مەقسەد نازانتی هەردوو برسیمە بێ و کاتێک ناخۆم و عنی بڵێ مدەیتە برسیمە بێ و مەیدەشم و کوشتێ لەخوانی مشکلێکی نییە بەڕگەمە ئەو کێژەیە وتی کە لە کاتی سەربەرزکردنەوەدا گێژە بەڵێ سەری گێژە خوات یعنی لە ئەوەیە نییە ئەگەر بە پاڵکەوتنەوە بێ یعنی هەستێتە سەر پیان گێژ بێ ئەوەیان ئەوەت نییە بەستان هەر لە کاتی ڕاستەکەی بەڵێ ئەوەیان تێگەشتین ئەوە بەس ئەوەی تری ئەپوو بەرەوتی وتی نازانم برسيمة بيو بسيط محدم عزار شيشتاني يعني برين كاتب زاني مغني لبرتا برسيمة بيو عمولش معرقة عرق هيج نقوشيكي ترينيا شكرا غدا لا والله نا غدا ما نشكرا ما زار زختما بلا باشە کاک محمود سپاس بۆ پەیوەندیەکە چاوەڕێ وەڵام بە وەڵامی و دوو پەیوەندیەش بینەوە کاک جەبار وتی ئەگەر وایان پێوتوە ئەگەر زەخت لە دیوارێ بکەیتەوە نەخێر خۆی بە پێچوانەوە پەسانی خوێن کاتێک زۆر یعنی ڕێک دەرەچێ و زۆر باشە ئەگەر تۆ دانیشێت بە عکسەوە کە بێ و کەسە دانیشێ بەلانی کەم 20 دقیقە ئیسراحەت لە ئیسراحەت دانیشێ هیچ نەخت و ڕەبوون تەنانەت گەرەش نەکێشێ زۆر بە ئیسراحەت ئەو کاتە زەختی بۆ بگیرێ لە هەردوو قۆڵی ئەبە شێوەیە تاکیدی لێکرێ نە ئەوە هیچ نیشانەیەکی بەستانی بەرزی و زۆر دڵنیاش بووی لە کەسی باوەڕ پێکراوە ناناوە هیچ علاوە علاقی بەوە نییە ئەوە زۆرێک لە تەشەنەجات دروستەکە ئەگەر تۆ زەختێکی زۆر دروستکەی لەوە وەلەو نا ئەوە زەخت ئەوە علامەتی هیچ زەخت نییە ئەوەی کاگەرێت زەختەکەی خۆشت بگیری سەردانی دەرمانخانەیە کە ئەوە شتێکی زۆر بەسیتە و زۆر بەس باشترین ناکات زەخت لە دەستی خۆش بکەیت و خۆت ئازێت بەڵێ هەر باشترین شتەوەی دانیش لە کاتێکی ینی دانیشێت و 20 دقیقەی ڕێک دانیشێ ئیسراحەت بکە و ئەنجا زەختیشی بۆ بگیرێت نەک لە بەهیلاکیش بیکە ئەوە کاک محەممەدیش وتی کە سەیری سەرەوە ئەەکەم گێژە بێ لەو پێ ئەچێ ینی مشکلەی هەبێ لە فەقرەکانی ملیە بۆی ئەو کاتانەی کە سەر ملی ئەجوڵێنێ زەختە چێتە سەر ئەو خوێنبەرانی بۆ مێشکی و گێش ئەبێ احتیمال زۆرە هی ئەوە بێ هی فەقراتی ملی بێ بەڵێ بەس ئەوەی کە وتی زوو نانەخۆ ئەوە پێویستی ڕاستەکەی پێویستی بە پشکنینی زۆر ینی پشکنین تاواتی هەیە خواردنی زۆر احتیمال هەیە مەعیدەی بێ احتیمال هەیە غدەی مشکلەی هەبێ احتیمال هەیە نەخۆشی شەکرەی هەبێ ئەوانەی ڕاستەکەی ئینەکان زۆرە ئەبێ پێویستی بە پشکنینی تاواتی هەیە و لای پزیشکێکی کە هەناوی بێ هیچ نەبێ ئەوە زۆر باشە بۆ ئەو قسێک هەیە نازانم ئەمە لە ناو خۆمانە باوە ئەمە یا بۆ خۆشیەوە ئەڵێن کەسێکە کە زۆر خواردنە خواڵێنەوە کرمی هەیە ئەوە ڕاستە ئەوە چی پەیوەندێکی بۆنی کرمەکەی ئەوکی کرمی هەبوو بێ پێ ئەو زۆرتر لە مناڵە زۆرتر کرم زۆر ئەو تینانە و تێنە زەعیف بێتەوە ئەوە ئەگەر یا کرمێکی زۆری هەبێ وەکو کرمی دڵواحیدە و ئەسکارس و ئەوانە یان کرمی شریتی ئەوانەی هەبوو بێ بەس زەعیفبوون بە تەنیا هی ئەوە نییە سەبەبی زۆرە ڕاستەکە پشکنینی بۆ بکرێ سپاس بۆ وەڵامەکانتان دیارە مایتراگەینا کۆتایی پرۆگرامەکە پێم خۆشە ڕێنمایی خۆتان بە ئەو بینەرە خۆشەویستانە بن ئیتر بەیانی ڕەمەزانە پێویست دەکات چی بکەن و چۆن خۆیان ئامادە بکەن بۆ ئەوی کە ئەم مانگە زیان بەجەستەیان نەگەینەوە بە هەمان شێوازیش بۆ دایک و باوکەکان بۆ مناڵان چۆن ئاگیان لە مناڵەکانیان بێت فەرمون ئەو کەسانەی کە نەخۆشی دڵ و شەکرە و ئەوانیان هەیە باشترین شت ئەوەیە کەمتر ئەو خواردنەکانیان کەمترین سوێری تیابێ و کەمترین چاوری بێ ترشی زۆر نەبێ لە ئێوارانی شە و پاشێوانی هەر ئەو چارەسەرەکانیان بەڕێکی بەکاربێنن
و لە هەر کاتێکیش کە کەسێک کە نەخۆشی شەکرەی هەیە هەست بە گێژبوون و بێتاقەتی و ناڕەحەتی ئەکە ئەوانە باشتر ئەوەیە باشترین شتەوەیە ئەگەر توانی ینی پشکنین بۆ خۆی بکە لەو شوێنەیە ئەتوانێت ئەگەر نشتوانی باشتر ئەوەیە زووتر ڕۆژەکەی پشکێنێ و دواهی ئەو کاتە بۆیە زیاتر وەسعی تێک نەچێنەوە وەکو شەکرەی زۆر داوازە لەو کاتانەیە و ئەبێ چارەسەرەکان بەڕێکی و سەردانی پزیشک بکاتەوە پزیشکەکەی تا ئەو کاتە زیاتر تاکید بێت لە باری تەندروستی خۆی ئەو کاتە بەڕۆژەوە بێ. سپاس دکتۆر هونەر. دکتۆرە تارە کەوەچی ڕێنمایەکت هەیە؟ وەکو باسیشم کرد ناڵێم ڕێنمایەکەم زیاتر پەیوەندی بە مناڵەوە هەیە تکا لە دایک و باوکانەکەم طبعاً مانی ڕەمەزان بڵین ئەگرنەوە شتێکە پەیوەندی بە خۆیانەوە هەیە بەڵام ئەبێت لایەکترەوە مناڵەکانیان ئیهمال نەکەن بەڕاستی چکە زۆر زەرەر لە مناڵە یاچکە تۆ مناڵ ئەگەر هاتومانێک نیزامی خواردنەکەی تەواو نەبێت زەرێکی زۆری لەیەکەوێ وەکوتم یعنی وردە توای لێت ئەو مناڵە تووشی بەدخۆراکیە بێت خۆراکی مزمین ئەبێت کەواتە شتەکانی بەرەو خراپتر ئەڕۆن باسمان کرد بڵین جۆری خۆراکەکان زۆر دەوری هەیە تکایە کە بڵین وەجبەیەکی مناڵ ئەفەوتێت یان مەسەڵەن کە هەڵەسێت بەس مەجالە دنیشتێکی بۆ ئامادەکەی هەوڵ بە باڕۆژی پێشوو شتێکت هەبێ بۆی مناڵەکە بیخوات لەو کاتەیە نەک بڵین بە بتڵێک شیر یان بە شتێک پڕی بکەیتەوە چکە تۆ بێگومان مناڵ لە دوای ساڵەوە بە هیچ شێوەیەک بە شیر گەشە ناکات شیر تەنها پێویستە بۆی مادەی کالیسیۆم و ڤیتامیناتی لێوەربگیرێ زیاتر بە خواردنەکە گەشاکات بەڵام بەداخەوە بڵین ئەوەیە لە ینی زۆر جار ئەوە ڕوئایات کە زیاتر بڵین سەرەکەنە سەر شیرەکە و کەمتر خواردنەکە ئاخۆن کە ئەمەش بڵین هەمووی بە زەرەری مناڵەکە ئەگەڕێتەوە. زۆر سپاس دکتۆرە تارە ئێمە ئەمڕۆ خۆشحاڵ بووین کە بەڕێستان لێرە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ تەواوی زانیاریەکانتان و سپاس بۆەوەی کە لێرە شەو وەڵامی پەیوەندیەکانتانداوە دیارەکە ئەو ڕۆژانە پەیوەندێکی زۆرتان پێوەکرێت بۆ هیواین کە هاوڵاتیانیش پابەندی ئەوە بن کە لەو کاتێک کە بۆیان دیاری کراوە لە سعات 9 تاکو 4 ئەوارە پەیوەندیان پێوەکەن ئیتر مانگی ڕەمەزانە و خۆتان نەزانیت تر بارودۆخێک بەسەمانە بێتاقەتی و برسێتیەوەنە بۆ هیواین کە تەندروست باش بن هیوای لە ساقیتان بۆ خوازین دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکەی و لا پرۆگرامێکی دیکەی باپابند بین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و تەندروست باش بن.